جدا جدي لأن دوایەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەیتوانی بگات بە ڕێککەوتن و دەنگدان لە سەر بودجەی شارەکە. ئەنجومەنی وەزیرانی عێراق وەزارەتی پلاندانانی ڕاستپاردووە بە دوواداچوون بۆ بربەستەکانی بەردەم بودجەی شارەکە بکات. بە پێی وتەی ئەندامێکی لیژنەی پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک وا بڕیارە وەفدێکی ئەنجومەن بچنە بەغداد و لەگەڵ وەزارەتی پلاندانان تاوتوێ و بابەتە بکەن. مەجلیس نەیتوانی بگاتە قەرار ئەوە بوو کە تەوقیعیان کۆ کردەوە. ئەوەی تەوقیعوانی تەوقیعیان کۆ کردەوە لە 8 تەوقیع زیاتر نەبوون و ئەوەش تەوقیعی بردەوە بە بەغدا بۆ ئەنجومەنی وەزیران کوێتی ئەم هەر ئەم 8 کەسە دەوامەکەن کە لە ڕاستی ئەوانیە زیاتر لە 25 کەس لە کەرکووک داوامەکەن و ئەو 25 کەسە بەڵام نایەنە کۆبوونەوەکانەوە مۆزوعەوە نییە کە لێرێنین بەڵام ئەو چۆک دێتی تەنها ئەم 8 کەسە لێرێنیە لەبەرەوە ئەنجومەنی وەزیران لە مۆزوعی داوەتە دەست وەزارەتی پلاندانانەوە وەزارەتی پلاندان داواکاریش کردەوە لە ئەندامەکانی مەجلیس لەوێ کۆبنەوە و لەوێ زۆرینە پێک بێن و بڕیارێک بدەن و ملاحەزەکانیان وەزارەتی تەختی وەریگرێ ئەگەر وەک شەخسیش بچن یعنی تاکتاشیش بچن یا هەموو بەیەکەوە بچن وەزارەتی پلاندانان ئەو تێبینی و پێشنیارانی کە هەیەە ئێمەش هەموو شتەکانمان حاضر کردووە بین تەسلیم وەزارەتی تەختیت و ئەنجومەنی وەزیرانی شەکەین کە ئەو پلانە کە دانراوە ئەنواعی شتی نابەجێی تایە. هاوکات جێگری سەرۆکی لیژنەی دارایی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێی وایە سەرپشکردنی پارێزگاری کەرکووک لە سەر سەرفکردنی بودجەی شارەکە نایاساییە. ئەندامێکی عەرەبی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت نابێت ئەندامی ئەنجومەن ئەجێندای حەزب جێبەجێ بکات و بە بیانووی جیاجیاوە کۆبوونەوەکان بایکۆت بکات. هو مخالفة بالقانون، قانون موازنة وتنفيذ موازنة عليه مصادقة مجلس المحافظة، أبي مجلس محافظة مصادقة بك. تو قانون مخالفة أي كي أيدي أو صلاحية به محافظ، إيه محافظ خوي خطة كي كردوه، يخوي تصديقي خطة يخوي هيك، يعني هو يعني حتى يعني بابلين يعني ما بس إداريا قانون عقلا إيش نابي. يعني يك مهندسة هاوردوه عليه بناء بكاد وهي خود بلي بناء كباشا ينا يطبي عليه باشا ويشو خويا أو نابي أبوش كردوها مجلس محافظة يركم إيش رقابة إشراف على سر محافظة بزاني المحافظ إيشكا باش حكومة إيشكا مدير دائرة إيشكا باش أتوانين أو جا وقتها مثلا ما ملاحظات معنا بدين بو محافظ بدين بو مدير دائرة حتى إيش باش بي أو إيش مجلس محافظة أما خود أجر محافظ خوي خطاك وخوي مصادقك خوي تنفيذك يعني هو مخالفة بالقانون. أولا عندما مجلس محافظة يعطل كل الأمور اللي تخص المحافظة بەداخەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پەکی کەوتووە سەرجەم کارەکانیشی پەک خراوە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەلایەن خەڵکەوە هەڵبژێراون تا خزمەتی هاوڵاتیان بکەن. ئەگەر پیان وایە گەندەڵ و ناشەفافی هەیە ئەو ئەرکی ئەوانە چاودێری بکەن چونکە دادگا و یاسا و دەستی دەسپاکی هەیە دەتوان سکاڵات ومار بکەن. بەڵام ئەگەر ئەندامی ئەنجومەن بێتە ئەنجومەن و بەهۆی ململانەی شخصی حیزبیەوە بایکۆتی کۆبوونەوەکان بکات بۆ ئەوی بە شەقامی کەرکووک بڵێن ئیداری کەرکووک شکستی لە بەڕێوەبردننی ئیشوکارەکانی شارەکە هێناوە بۆیە داوا لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا دەکەم کۆ ببنەوە و دەنگ لەسەر پرۆژەکە بدەن و چاودێری سەرجەم ئەو پرۆژانە بکەن کە گومانیان وایە ناشەفافیتایە. ئەمە ئەرکی ئەندامی ئەنجومەنە نەک بە سیاسیکردنی ئیشوکارەکان. بەهۆی ناکۆکیە سیاسیەکانی نێوان پێکاتەکانی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەردبوونی لیستی برایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ناتوانێت کۆ ببێتەوە تا دەنگ لە سەر پرۆژە بودجەی شارەکە بدات. ئەمەش لە کاتێکدایە سەرجەم لیستەکانی ئەنجومەن پیان وایە پلانەکەی ئیدارەی کەرکووک کەم و کورتی و ناشەفافی زۆری تێدایە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.